سڵاوتان لێبێت ئاوڕێیان ئەو کاتتان باش دنیای ڕێز و خۆشەویستی ئاوڕێیان ئێستان دە قسە و باس دەکەین. بەخێربێن ئاوڕێیان. دنیای ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، سەرچای من دەنگەی کسکەی هەتا کەس کە داوای ژمارە تەلەفۆنی سیروان و پاڤێلیانەی نەکردم. وەڵای بیمە بەدادا بەس کاکە تکایە داوا مەکەن، تکایە چی برایە نا، یعنی ئینسان خۆش نییە هەموو دەمێزت کەس زۆربەی هەرە زۆریشان هاوڕێیان ئەوە نا، یعنی وەنیە ڕەخنەیان لێ بگرن، هەر هەمووی داوای کۆمەک و ئیشیان پێەیە لەوەی قسەک ئاوڕەچیان لێ بدەنەوە، کەەوەش لای من مەقبول نییە برا، وەڵای مەقبول نییە. بەخێر بێن هاوڕێیان، ئێستا دەست پێ دەکەین، ئێستان دە قسە و باز دەکەین لەسەر هەندێک زانیاریم جێ لێ بووە. بەڕاستی ئەو زانیارانە وەڵی ئەم بەس دەگۆستم و بەڕاستی پارتیە بە من دەدا دەرێ باس بکە، ئێمە چ بکەم، یعنی بەڕاستی چ بکەم، مەجبورم باس بکەم. شتی گرنگن پێم تاوانیانی نەکەویتە ناو میدیای کوردی، یان بەعز نەکریان ئێوە ئاگادار نەبن. ئەگە ناخۆ وەڵای من لەو سۆکۆمەرشێ و زانیاریانە دەزانم کوڕی باشی پارتی هەیە، ئەمە و پێشترەوەمان دەزانی هەچی پارتیە پیاوی خراپە. وەڵا زۆر غەڵەت بووین، بەجددیمە زۆر غەڵەت بووین. هاوڕێیان هەر یەک دوو دەقە ڕاودەوەسین، هەتان دە برادەر و شت دێن. ئێستا دەست پێ دەکەین، ئێستا دەست پێ دەکەین. دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە. هیوادارم شەوێکی خۆشتانە بێت، ڕەوشێکی باشتانە بێت. خێر بێن هاوڕێیان. وەڵا وەزعەکە باش ئەو بۆ تەشەنای کردیا ئەو کەیسە مەسرور بازان وێ زانی سارینەوەتەکانە، وەی دەزانی سارینەوەتەکانە بە کەیف خۆی بەیاننامە دەرکەو، کەس ڕەخنەی لێ نەگری و کەس ڕوبەڕووی نەبیتەوە. ئەو سەردەم بەسەر چ برا ئەو سۆسیال میدیایە لۆ هەندێک دروست بووە بۆ ئەوەی بەڕاستی ئەوها دیواری دیکتاتۆریەتەکان تێک بشێنی، دیواری دیکتاتۆریەتەکان تێک بشێنی. هاوڕێیان دەست پێ بکەین، هەندێک قسە و باس و زانیاری هەیە. من بەڕاستی بابەتەکە درێژ دەبوو گە بم نووسیبە. بەخێر بێن سڵای ببوور ناوڕێیان بڕوا بکەن کە قسە دەکەم زاویە سەیری ئەوەی خۆشم نەکرد ناکەم زاویوە نیوەی سرم دەرەچی لەگەر هاتنە پێش و ئەوە یان ئەوە تا پرسیارم ئاڕاستە دەکرێت. بەرحاڵ ببوورن. ما هەر ئەوەندەیە هاوڕێیان، ئەندێ زانیاریمان بەدەست گەیشت و ئەو بابەتەش زۆر ئەوەیە گەنە هەر ڕۆژ یەکەم ئینسان ئەو دۆسیانە ببوورن گەورە بکات، گەرما و گەرم قسە و باسی لەسەرکەوازی ڕەوشەکە وایە هەموو کات من ناتوانم بڕوا بکەن، ینی خۆشش نییە ئەوەندە باس بکەم. هاوڕێیان بەخێر بێن. دۆمینیکا ئەوڕێیان ڕۆژ جێمێ بوو ئەڵێن 5,000 بەر ئەوە جوازی دۆمینیکا کرایە. 5,000 ئەی هەوار بەس لە کوردستان تەوان هەر جوازی بە 12 دەفتەر و نیوە بۆ زانیاریتان هەمووش مەسوولەکان کڕیتیان. هەندە ڕاستکردنەوەی ئەوەی بەسەری برێ. من ئەو ڕۆژانە گوتم محەممەد پشدەری هەبوو کە ژیرا بوو بە تۆمەتی میت پاراستن، تاوانەوە لە 95 تەنسیقی لەگەر پاراستن هەیە دەڕێی بەرپرسێکی دەرەوەی پارتی. بەهەرحاڵ وتم هەڵات تا هەولێر 2 هەفتە چوو بوو بەزگەڕایتەوە، ئەویش بەتەمایە بێتە دۆمینیکای. نەزات عەلی فاتم نەزات ئاگات باش لە ڤیدیۆی لایڤەکانی منە نەزات کورە پێشەش چی کڕیە، پێشەش چی کڕیە. ئەی هەوار با 1 ملیۆن
دۆلاری بەس جەوازی کردە نازانێت تۆ پارە لە چیە بووە ها بە زۆرە بەم برێ و پارە لە چێ بووە و پارە نازدارە تا زۆربەی مەسوولەکان هاوڕێیان جەوازی دۆمینیکایان کردە جەوازەکە قامە و هەموو شتێدایە یعنی ئەبەدی جەواز ئیتر 12 دەفتەر و نیوە هەریچ لە خۆیان دەکەن حاصل کردیە هاوڕێیان ئەخێربێن خەبەرشکە شەیار بەسەری بڵێم لە پای ئەو دیارە پارتی زۆر تەنگاو بووە تا ئەن ئەوڕۆ ئێن ئارتیشتەشی بڵاو کردو وەڵاهی زۆر جێگای کار ئەوەیە یعنی لەبەر بگورن زۆر جێگای سەرنجە دەڵێت چ تکایە هاوڕێیان تکایە نامە ئەوە مەکەن تکایە ینی تکایە چی برایانە شوان شوان تکایە واز بینە شوان واز بینە چارەم ئەوەیە یعنی هاوڕێیان وەمان لێ مەکەن ناوتان بدەین جاری وا ڕەنگی لە نەزانی بی بەس کاکە واز بینە وەڵا دەبینی لایف دەکرێتن بەخوا پێدە چی بە بەرنامە بی ئاوڕێیان بەرحاڵ دیارە زۆر کەس قسەی کردی و ڕەخنەیگرتی بەس پارتی زۆر بەو بەرنامەی بە تایبەتی مەسوول بارزانی پێتێک چووە ئەوە باز دەکات 400 وەڵا یان 44 میلیۆنە یان 444 بەس ڕێک با بڵێن 44 میلیۆن جار ئەوڵی ئیزعاتکردنی ئێن ئارتیاندا ئەی باوکە ڕۆ لەبەرەوەی لەقای لەگەڵ ڕۆژنامە نووسەکە کردیە ئەو زایدن بەوەی ئارازی ئارێز عەبدوڵڵای چێتی تێکچوونەوە تا ئەملۆ هەندێم کرد ڕەقەمی کاگارێزم نەکرد نەبووم ئەگەنە لە نزیکەوە دەیناسم بەسەر گوتم تە خەبەریش بزان ینی پارتی ئەو عەقڵی بەڵتە کە هەوڵ دەدەن جارێک وایە لە مەسیف ئەو کوڕە ئاجی مەسیفیش کرد بوو کابرایەک هاتبووتیوە پیکەپی منی دزیە تەواو مەجموعەک شەلاتی بەڵتەچیان هەیە لە هەولێرێ تەعەن گروپ مەیلەچیان هەیە گروپ مەیلە چێن هەیە تەعەن بڕوا بکەن ئەمن گروپ مەیلی ئەو پارتیانەم دیتیە هەر ئەوەندە دەڵێن گروپ مەیلی ئەو پارتیانە چوویمە ژۆرێ بەرحاڵ زۆر داواڵ دەکەم کۆپی بکڕێیان نەدا بەرحاڵ ئەگە بڕوا دەکەن ئاسایشی پارتی ئەگام لێتانە بەرحاڵ هەر ئەوەندە دەرێم ئیتر ژمارە چی باشن بە بەردەوام 100 کەسەچیان لە خەتە حاڵەتی تاری دێ خەبەر دێ وەکو هەموو گروپ چات ئێمە شەمان بووە ئیتر چێ ئامادە دەبی لەو دەمی ئەوانە بەڵتەچین بەشداری خۆپیشاندانەکان دەکەن بەنمونە لە پشتەوە یان هێرش دەکەن یانەوە تا کەمپین لەسە ئەوەی بکەن چێ لە ژوورەوەیە ئیتر یەک لەوانەیە ئەوەیە کە لە شوێنێکی گشتی کاگارێز عەبدوڵڵای سەکردایەتی یەکێتی بگرن ئیهانەی بکەن ئیهانەی بکەن لە پای ئەوەی بابەتەشی نووسی ئەو هەموو خەڵکی بەس لەبەرەوەی قیالەیەکی دیە لەم یعنی من شتێک بڵێم هاوڕێیان بڕوا کرد 2009 مانجی سێ ئەندە ڕەخنا یعنی ئەم دوو ڕەخنەی گچکەم گرت بوو ئەو دەمی تازە شێروانی وەربەکەی کە ژیرا بوون 4-5 بوون 441 میلیۆن جار ئەو برادرە نووسیتی بەرحاڵ ئێستاەوە بە شاشەی گەورەیە باش دەبینم 441 دوو ڕەخنەی زۆر سادەم کرد یەک مقارنەی مەسوول بارزانی بە محەممەد ئەوەی سعودیام کردبوو دووش شتا لە کریسمەکەم بڵاو کردبەوە کە مەسوول بە ئەوەی هەیە بڕنەوەی یان قەناسە لەم پشتیکە ئەوە جایزەی برێم مادسێری لەسەر ئاشتی هەیە ئەو هات تیرۆر دەکا و تیرۆریستە ئەگەر ئەوەی هەبی چ دەکا بڕوا بکەن لە ئاسی هەرە باڵا هەڕە شەمانەوات بڕوا بکەن لە ئاسی هەرە باڵە کاکرانزە بەس لاسایی کردەوە لەو بڕۆکسلەی بە بەردی لە ماڵیاندا ئێ بەڵام کاکە ئەوە لە کەیسی زیندانیانی بادینان لە کەیسی خوێنکاران لە کەیسی لەسەوەی کە گوتی خوێنکارن ئەوەندە نەخوێندەوار بگوتی خوێنکاران ئەوەیان نییە لە هیچ وڵاتەکەەوە نییە ئەوە لەو کەیسی ئەو بەیاننامە ئابڕوبەرەشی چ ڕەخنەیەکی لێ جیرانی چەندی دەگری و چەندی ئەزیەت دەدەی و چەندی پرۆتستۆ دەکەی کاکە تو دێ دەسەڵات ئیتر ئەو پرۆسەیەکی باشە ڕەمیێستا ئەوەندەی مەسوول بارزانی قبوڵی ڕەخنەی زۆر لە ڕۆشنبیرەوە دیوانەی خۆیان پێ منەزیری دیموکراسی قبوڵ نەکەن لۆ لەبەر ئەوەی مەسوول لێ ڕادیشن بەس ئەوان لێ ڕانەهاتینە بەهەرحاڵ هاوڕێیان من نامەوێ چەمۆ و خەڵکانەی تێر بەڕاستی باز لەوە بکەم یعنی لە مەلا مستەفا ئەوەندە زۆر باس کرا ئەو ماوە
من هەر ئەوەندەی لە کەناڵی تۆ بەکەم هاوڕیانە ئەوەی پێی دەکرێت زار بەزار سەبسکرایب کە زۆر زارە من هەر لێن دەدادنم بە بێگەڕانەوە بۆ ئێرە ینی سێ تاوانی قێزەوەنی مەلا مستەفای هەیە کە بە ناوی ژن و گوند و ساڵ و کەسەکان هەیە چۆن ژنی خەڵکیان ئاوا نییە لە ماڵان دەرهینایە و لە پیاوەکانی خۆیان مارە کردە یەک لەوانە مسێ یەک لەوانە بڕۆ سێت بە ناوی سێ تاوانی قێزەوەنی مەلا مستەفا یعنی هەرا ژنی خەڵکیان بە زۆرە منەی پێ پەراغدایە و لە پیاوی خۆیان ماوە کردیە لە 670 لە 670 شتێکی نوێ نییە بە هەر حاڵ ئەو دەمی سوسیال میدیا نەبووم بارزانەکان وەکو ئەوە بوونە ئێستا سوسیال میدیا هەیە وا دەکەن ئەی دەبی یعنی مەسە سوسیال میدیا ئۆپۆزیسیۆن کوردی ڕەوەندی کوردی ئەدە بزانە 670 هیچ معارەزە نەبووە هیچ زۆرە معارەزەی نەبووە بە کەیف خۆیان کردیە لە هەردوو باڵ ئەو دەمی بەس پارتی ماڵی مەلا مستەفا هەر زۆر کارەسات بوونە بە تایبەتی بڕۆ خەڵکی چۆمان و ئەو منتیقانە باڵەکاتی بزان ستاوانێک لەوێن دەرکرایە ستاوانێک لەو بوارە لەوێن دەرکرایە بۆیە من ناچمەوە سەر ئەوانە هاوڕێم بەوەی سەردەشت عوسمان دەست پێ دەکەین بەر لەوەی بچمە سەر ئەوە سەردەشت عوسمان سەردەشت عوسمان دێرەکی فەنتاسیای نووسی پۆستێک 200 شەنە دەبوو دیتان چی لێکرا کەچی کورە ئەوانە نییە چ لەر ناموس و شەڕەفی خەڵک دەکەن یعنی ئێستا دێمە سەر ئەو هەموو پەیج و ماڵپەڕ و ئەوانە کە کوو تەمویل دەکرێن کوو لە خەڵک دەدرێتن هەلاشان زۆر زۆر ئاساییە بە ناوی حکوومەتی هەرێم یعنی نقطەکە لەوەدایە ینی بڕوا بکەن تۆ وەرە نووسنگەی سەرۆکایەتی هەرێم ئاخر وشەی بۆ حکوومەت بگورن حکوومەت وشە بە وشەی لێکدانەوەی سیاسی بۆ دەکرێت لە چ وشەیەکدا دەدرێت یعنی بەیاننامەیەکی پەرلەمانی بەیاننامەیەکی حکوومەت بەیاننامەی کەسێکی سەرۆک دەبینیە ینی لیژنەیەکی ئەوە قانونی ڕێزمانەوانی و بزان ئەو شێ چ مانایەک دەگەینی کورە خۆلەکن ئەو بەیاننامەی نووسنگەی هەرێم ئەوە و حکوومەت و ئەوانەی پێشتری هەدەرێ نیە لە کۆڵانە دەنووسرێ هەبە جددیمان دەرێ لە بەرەی جەنگ دەنووسرێ چۆن دەکرێت مەسرور بارزانیانێت و با سەرۆکی حکوومەت بی بەو گوتارە بازاڕیەی سەجادەی بێ ئەوە بکەیت چ مۆدیلێک فرێدێ ناو ئەوە تا ناشوێنن ها بۆ زانیاریتان من هەر ڕۆژێکم چوو مەسەرێ نە بە عەرەبی نە بە ئینگلیزی ناوێری تەرجمە بکە ناوێری تەرجمە بکە بەس بە کوردی بڵاو دەکەنەوە ئەوانە و شێوەیەکە لە ئێرهابی فکری کە بە خۆیان دەڵێن لە سلێمانی ئێرهابی فکری هەیە بەڵام بڕوا بکەن هەموو نووسین و بەیاننامەی پارتی کە یعنی دایم و سەعات یعنی شێوەی هەڕەشا زمانی تند نازانم یعنی چی ئیسفادە لەوە دەکەن کاکە وەڵڵای ئەو سەردەم بەسەر 670 بگری بکوژی دەیدەگری سەدی دەکوژی هەزارانی هەڕەشەلێکی ئەو ڕێگایەک تەواو نابی نا یعنی سوسیال میدیایە بە ناوی خۆی کابرا قسە ناکە دێ پەیزێکی فەل دروست دەکات بە $500 هەموو قسەیەکت پێ دەڵێ یعنی ئەو سوسیال میدیا لە هەندێدانرا تا ئاوا دەوکوتینگۆ بکرێتن سنوور لە بۆ ئێرهاب دابندرێ ینی بەجددی یەکێک لە خاڵە سەرچیەکانی سوسیال میدیا تێکشکانی دیواری دیکتاتۆرەکانە و زائیدەن ڕۆحیەتی شۆڕژێڕش کەم بکتەوە ها خەڵک دڵی تونە و پڕ ئەودێ لەو سوسیال خۆی بەتاڵ دەکا نایەتە سەجادەی شۆڕش ناکە ڕاپەڕیم ناکە لێرە ناڕزایەتەکانی دەدەبڕێ هاوڕێیان ئەنی بزانن بۆ خۆیان چەند یەک وشە لەسەر سەردەشتی لەسەر خەڵک باسی کورە نەک باسی ئافرەتەکانیان بکرێ باسی پیاوەکانیان بکرێت بیان بەدەستیان هەبیەکو داعش سەر دەپڕن پێیان کەفرا بەس بۆ خۆیان ئازادن چ دەکەن باسی ناموز شەڕەف تێم دەگەی درۆ دەلەسا بوختان یعنی گەیشتا و دەرەزەی بە ناوی نووسنگی سەرۆکاتی حکوومەت یعنی ئەمە هەمومان پێشتر بڕوا بکە ناوڕێیان پێشتر بەمەیان دەگوت مەسەلەن هەندێک لەو ناوانەی ئەوروپای کە کەسی زۆر ساقی سووکن ئەوانە لە بارەگای بارزانی و مەکتەبی مەسرووری و دەستگای پاراستن تەمویل دەکەن من بڕوام نەدەکرد بەڕاستی تەسەوڕم ناکرد بەبێت ئەوە ئاستی پارتی وەکو حزب ئاسی بنەماڵەی بارزانی ئەوەن دەبی بنمونە دەعمی ئەبوو چۆی بکە بنمونە بەس کاکە دەرکەوت یعنی دەرکەوت ئێستا هەموو پەیجە فەلەکانیان
فەل ئەوانەی نییە تۆزوبان بەس دوێن بە خەڵک دەدەن ئەو دەرکەوت لەو مەدرسەیە یعنی هیچ تێدا نەهێشتەوە بۆیە دەبێ ئەو کەلتورە ڕسوا بکری یعنی چێشەمە ئەوە نییە بین سەنگەر لە مەسرور بگرین چێشەمە دەبێ ئەو کەلتورە ڕسوا بکری کاکە کو دەکرێتن ئەتو بێی لە ململانەی سیاسی ئەو مۆزوعانە باسکەی تەعەن هاوڕێیان من ئەوەش بڵێم ها ژیانی بەرپرس پریڤات نییە هەمووی زوم و جۆڵەتیان لەبەر ئەوان قدوەی ناو کۆمەلگان ئەوانە وڵاتیان بەدەستە بەس ئەوان لە بۆیان نییە بێنە سەر مەسائیلی کەسێک کە تۆمەتی چیوای لە بۆ دروست بکە بەڵام هەموو مەسئولێک بە گچکە و گەورەیەوە بە خێزانی و ئەوەوە لە بەرچاوی میدیا ئەوەیە نەک ئێستای پێشتری مەسەن دیتان ترامپ ئیدەیان ساڵ لەمەوبەری لێ زیاد لێ گەورە دەکرا هەموو مەسئولێک وایە لە ئەفتا و هەشتاکان ترامپ دەستدرێژی کردە سەر ژنان دەدرا میدیا بەنمونە یعنی پێوەرە یعنی کورە ئیشی ڕەشیان کردبی ناغام چیان کردبی هەموو دێتە گۆڕێ بەهەرحاڵ بەڵام ئەوان بۆیان هەیە بە کیفی خۆیان هاوڕێیان هەموو پەیزە فەلانەی کە هەیە دیتان چیان بەرامبەر خەڵک نەکرد بەنمونە کوردستان پۆست کوردستانیانە بەنمونەک دەڵێن تاوان گەلک زۆرن ئەو لەو پۆست کوردستان زانین چیان لە تاالبانی کرد بڕواو کە بەڕووتی بڵاویان کردەوە ئەو جەلال تاالبانی هاوسەنگەریان بوو کەمرد مەسعود بارزانی گوتی بەس لە من ڕۆژ سعدی پیرا ئاڵە تاالبانی سروە کورە نازانم چێ دەیان لەوانە تاوان ئێستا دەرکەوتی هەر هەموو ئەوانە بە بڕیاری مەسعود بارزانی بووە مەسعود بارزانی سەرپەرشتی سۆسیال میدیای پارتی دەکات بۆ زانیاریتان تاکیدم لەوەوە جارەکەی تریش باسم کرد کاک ئیبراهیم عەباسەیە لەگەڵیان بوو لە سۆسیال میدیا دەگوت هەمومان تەحویلی مەسعودی کرد بەخۆشی نووسی گوتی لە لایڤەچی ئەوە باسی کرد گوتی ئەو سەرپەرشتی سۆسیال میدیای دەکات لقە لە پاراستنیش لقە چیان هەیە بە ناوی لقی ڕاگەیاندن وەخت خۆی ئەو هێ من هەورانیە فشەکەرا ئەوینی بەخوای من کاڕیان دو سێ زار نامەی دوێ من ناردیە ئەوە با بزانی دەخینتەوە بلۆکیشم ناکە هێ من یان جوابماندەوە یان جوابماندەوە یان بلۆکمان بکە تاوەبی وازت لێ بینی بەهەرحاڵ ئەو هێ منە سەرپەرشتی دەکرد لێدە مەسەڵەن پێی دەڵێن بەنمونە لە عەلی بدە لەوەی بدە ئیتر ئەوانە نییە ڕوحم بە هیچ ناکەن مەسعود بارزانی سەرپەرشتی دەکات ئەی هەوار یعنی مەسەڵەن دەڵێ ئەو پێی ناڵێ بڕۆ ئەو جوملێ بڕ بەس دەڵێ بڕۆ ڕوحمی پێ مەکە بە کەیف خۆتانێدا ئەوە لە پاراستن بەشجانەیە بۆیە من بۆ خۆم یعنی پێشترەوەم دەزانیەوە ئاستی سەقافەتی بەڕاستی کەوادیری پارتیە کەوادیر و ئەندامەکانیان لۆ ئیزعاج کرد بەس ئێستاس پێ دەکەم هەمووی بە بەرنامەیە چۆن دەکرێت حزبێک جەماوەرەکەی هەم دەبرێ بڕۆ جوون بە دایک خوشی ئەوانە بدە چه ئاستێکی نزمە یعنی بڕوا کەوەی لێ هاتی ئێمەش بێن بەو زمانە لەگەریان بدوێت چکو مەرکەزیە من ئەگەر ئاستی کادیرێکی ئەندامە هەوادارێکی پارتی لەو ئاستە نزمەبی تەبیعیە تاکە بەس ئەتوو بە مەرکەز یعنی ئەمە هاوڕێیان ڕۆژێک بە منیان گوت لەسەر ئەو لایڤەکەم کرد لە مانجی 6 بۆشی مەسعود بارزانی هات کە مەسئولی منەزەمەی دیڤەگەی ئەمەی دەرکردیا دوو جوونی بە مندا بووم پارتی ئێستا ئێمەش لە دوو مەیلەکان دەگەڕام 1800 زیاتر بەس دوێن بوو یعنی 300 400 چیەوە بوو بە بەرنامەهات 170 جوێن بە دایک خوشک بوو بابا کو دەکرێت لەو ئاستە نزمەبی پارتی یعنی کو دەکرێت ئەوەندە لەوەندە ئەوە بن شەرم یعنی هەر عەیبە لە بۆ ڕەفتاری کۆمەڵایەتی تۆ واز لە سیاسەت بینە تۆ حیزبێکی لە دەسەڵاتی ئەو کۆمەلگا سەقەتە دەبی چی لێ دەربچیتن پەروەردەی ئەندام و هەوادارت خواوە ئەوە پەروەردەیە تۆ بێ داجون بە دایک خوشک بدەیت تووشی چ بەڵایەک بووینە ئەزەم پۆست کوردستانیان بەچێ نما یعنی یەکێک لەو ماڵپەڕە هەرقێزەتەوە ئەنەستا بۆ زانیاریتان کوردستانە کوردستان پرێس وابزانم هەر بەس شتەکانیان هەموو فرێدایە گروپەشکەیاندانە بە ناوی کوردستان پرێس سەرپەرشتی دەکەن هەمان نەغمە و ئەوەی قسەکەوەتر بەس لەو پەیجە فەلانە
دەیان جار هەمومانیان کتم ئیطلاعات کورد هەر ڕۆژە شتەکە لای کاک مەسعود ئێستا من پاکەکەم بۆ زانیاریتەن ئەوە دەقیقم ڕاپۆرتی تەقیمی مەسعود واردانێ ئەمە پەکەی لایەن دەک لاهورین لایەن دەک گۆڕانی لایەن دەک شوعین قەزدم نەزەدێ یعنی شەرمە شەرم بەو پەیجە فەلانە من ئەو محەممەد سەلیم نزوریە ئێستاش ئەوەیە ئەو دەنگەی کە بڵاوم کردەوە لەگەری لە ناو کۆمنت بەجیم هێشتێ بە ئەوەندە بێشەرەفە ئەوەندە بە ئاسنزمە قسە بە خێزانی من دەڵێت لەم کەسی سێمیە ناو هەموو ئاسایشە ئەوە یەکێک لەو کەسانەیە پەیجەفەلەکان تەمویل دەکات جوێن دەدەن جوێن یان تۆمەتی زۆر بازاری تووشی خەڵک دەکەن باشەوە چه حیزبەکە چه ئاسایشەکە دێن ئەو جوێن و قسە بازاریانە بە ئێمە مانان دەڵێن من پێشتر وەکو گوتم تەسەوڕم ناکرد بەڕاستی ئەوە لە مەسعود و مەسرور وایان دەگوت بڕوام ناکرد بەڵام کاکە یعنی تۆ وەرە سیر کە هەموو ئەوانەی لە ئەوروپانە کۆمەڵێک دەو شڕ و زمان پیسیانەیە لە ژن و پیا و لە سوید و نەرویز و لە ئەڵمانیای هەموو تەمویل دەکرێت لە فەڕەنسای بۆ زانیا من نامەوێت ئاسیان ئەوەندە نزمە بێم باسییان بکەم بەس بۆ زانیاریتان هەمویان تەمویل دەکرێت یەکێک لەوەی لە فەڕەنسا بەخۆی کە پارەیان نەدا بێگوتبی لە بارەگای بارزانی پارەم دەدرای هەموو ماج نازانم 500 ئیرۆ یان 1000 بوو ماوەک تووڕە بوو چه ئاستە چی نزمە تۆ تەمویلی ئەو دەو شەڕانە بکەیت دەو شەڕ ئەو زمان پیسی هەرە ئەوە چیە لە ململانەی سیاسی باشە چ ململانەیەکە چ مەدەنی بوونەکە بەڕاستی ئەمە ینی سودمە ئەم بۆ خۆم تەسەوڕم ناکرد ئەوانەی گوێم بەدایک خوشکمان دەدەن لە ناو لە ئاستی باڵاوە بدەم هەر ئاستی کاوادیری پارتی بە خۆی وایە بەڵام نا ئەوە مەرکەزیە ئەوە مەرکەزیە هاوڕێیان بچینە سەر ئەوەش کە هاوڕێیان دایم تەسەورکەن ئەو تاالبانی 2004 بوو 5 بوو چی هاتەکرد مەسعود بارزانی ئەوە چیرۆگە زۆر کەس دەزانی یەکەم جار کە یەکتریان دیتە سوتفەکە دابەزی و تاالبانیش ماڵی بە قڕنەژیرە ئەوەندە هورجی گەورە بۆ دەرپێی پانتۆڕەکەی هاتە خوارێش ئەوەی کردیە یعنی ئەو چیرۆگەتان لە یەک شتی پێدەژێبمەوە لەبەری کردیە کە دیتەوە تەسویر کرایە تاعاً بە هەمووانیان ڕەش کردەوە بەس کوردستان تێڤ هەیبووە مەسئول تێڤ کوردستان تێڤ نینۆسە ناوەکەی دەقیق من کەسەکە وازە مەسیحیە مسەوەڕی مەسعود بارزانیش بوو مەسعود پێی گوتیە نەدەیە کەس بەس هەر بگرە هەر بگرە ئەو مەنسووری کوڕی چۆ گوتی دەمێت تەمەشا بکەم کابراش گوتی بابت گوتی تەمەشا نەکەی لەبەر چاوی خەڵک 1000 جوونی پێدایە 1000 جوونی پێدایە ئەو کابرادایان گوت هۆڕە وەردەگریە ئەوەندەی کەرامەت شکان بوو لە ناو خەڵک یعنی قەزم لەوەی ئەوە لە تەبعیاندایە کەرامەتی شکاندیە 1000 جوونی بەداک خوشیدا ئەو مەنسوور بارزانیە تا ئەم دەنگۆیەکەی هاوڵێیان بۆ زانیاریتان کە مەنسوور بارزانی ژنەکی عەرەبیشی هینایە کوڕەکیشی هەیە لەوەرەوانە هەموو ژنیان ئیجباری بووە خزم بۆ زانیاریتان بارزانیەکان پیاوەکانیان لەویان هەیە ژنی کە بینن بەڵام لە بۆیان نییە خێزانەکانیان مێرد بە هیچ کەسەش کە بکەن جگە لە بارزانیە وەکو عادە و تەقالیت بۆیە کە بە ئیجباری ژنیان لێمارە دەکرێت هەریشی دوسێ ژن کە لە پشتەوە دەینی و جگە لەوە یاد دەکەونە دۆڕابواردنەوەمانە بەس کەسیان وەکو ئەو مەنسوورە نین زۆر بێتامە زۆر هاوڕێیان دەرێن نازانم ئەوە چەند دەقیقە بەس ئەمن ئەوەم جێرێ بۆ چکو دەرێن سدادیش وەکو سیروان بارزانی قسەک نەرمونیانە لە ئاخافتن و لە مامەڵە بۆیە پارتیش زوو دەینێتە ناو شتی لە وەختی انتخابات بەس ئەو زە دەڵێن نییە یعنی بلۆ سنتەر هەبووە ئەوە مەلەوانی هەبووە کرایتەوە دەنە سەر ڕێی کەس نەزانەوە بزانم ئەلەساس ئەو مقەسەکەی لێدا ئەو مقەسە هەیەوی کە هەواڵە بوو بەکرد لە زۆری حەسلیە بەهێندای مسعادی گوشیە هەواڵە بەکرد لە جیرفانیە ئەو مقەس بەهەرحاڵ تاخیر بە پێ ڕانەگەیشتە سەرباز هەورامیش کردیتەوە تاعن ئەوە لە 2009
ئەڵێن کە هاچێ زانیتی کرایتەوە ئەوەوە لە بەر چاوی دەیان کەس هەزار جوونی بەشنیدایە سیدا بازانی جوێنی بە خێزانی ئەوەی قێزەوەنترین جوێنی پێدایە یعنی قەزم لەوەیە ئەو مۆدیلا ئەو ڕەفتارانە نابی لە کەسی سیاسی بی تۆ کە دەبیە سیاسی کوراوڕیان هەمومان حەزمان لە زۆر شتیە بەس کە دەکەویە ناوجەوەک دەبی خۆت بپارێزی کۆنتترۆلی خۆت بکرێت چکە هەموو ڕەفتارێک لەسەرت دەوەستی هەڵچوون ڕابواردن تەسەڕفی ئەوە یعنی زۆر ناخۆشە دەبەسترێەوە لە زۆر شت ئەزەخواستن بەرپرسبی ئەوە زۆر خەتەرترە بۆیە دەڵێن زۆر خراپ ئیهانەی کردووە هاوڕێیان ئەزانن چێ دەمی بەشی زۆری ئەو پەیج و لە ئێستادا ئەو کەس دەم شڕانەی ئەوروپا دەکاتن ئالان حەمە سەعید ئەزانە ئالان چێە وەزیری پەروەردە یعنی کۆمەلگا دەگۆڕێ ئەوی کە وەزارەتی پەروەردە یەکێک لە وەزارەتە هەرە گرنگ و هەستیارەکانە هەرە گرنگ و هەستیارەکانی کۆمەلگایە پەروەردەیە پەروەردە کەچی ئەو ئالانە من دڵنیام لەوە چەندەم شڕ و زمان پیسێکی ئەوروپا هەن دوسێ مانگجارێک پەنجاوەرەقەیان پێدەدات دڵنیام لەوە پەنجاوەرەقەیان پێدەدات بەس بۆ ئەوی جوێن بە ئەرز و ئاسمان بدەن کە گوێ ناگەڕێنەوە هەیانە لەو سویدەیە پەنجاوەرەقەی پێ بۆ دەنێری تاقەن هیچ وەزیرێک لە بۆ نییە دەورەقەش سەرف بکە بۆ زانیاریت کاکم خەوەل کرایە دەستە ڕاستشی مەسرور بارزانیە بەکەی خۆی دەمی ئەوەوە ئەم مەخلوقانە دەکاتن لە بۆ لێدانی دەیان دەنجوێکی ئێمەمانان و خەڵکی ئازادی خواز و ڕەخنەگرەکانیان کورای هاوار وەزیری پەروەردە بووە ئەو ئیشەی بکە وەزیری پەروەردە بووە ئەو ئیشەی بکە سەرپەرشتی ئەو کارانەی پاراستن بکە بڕوان پێ بکەن هاوڕێیان بڕۆ ڕەخنە لە ئالان حەمە سەعید بگرە بزان چەند کەس پڕت دەدات بڕۆ ئەوە بە تاکە وەزیرە لە بۆ هەیە ئەوها بەکەیف خۆی پارەی سەرف بکات کارەسات لێرەدایە هاوڕێیان هاوڕێیان شتە چیوان نەما هەر ئەوەندە زانیاریە بوو بە زیانی زگتان بەخۆ نەستێ بڕوا بکەن هەر زۆر ئاسای ئێمە ڕوبەڕووی بەڵایەک بووینەتەوە کە ئەو ڕەفتارە زۆر قێزەوەنا یعنی وەڵڵی ئەمن دەیان نهێنی شت دەزانم بەس ئەخلاقیان ڕێم نادە هەموو شتێک باسکە بەلای کەم تا ئێستا وەکو ئەو بەنی لەبەر ئەوەی کاکە هەمومان تەڕح کرد ئێمە شوچی ئەو بووین وەجی پۆست کوردستانی پارتی بووین ئەو پەیزەفەیل فەلانەی پارتی و یەکێتی گۆڕان بووین فەرقمان چ دەمینێ یعنی نابی مۆدیرێکی جوانتر فرەدەینە ناو کۆمەلگای کە جیابێت یعنی کارەساتە تۆ ئەوەی لە قیمەی دەسەڵاتە بڕۆ سەیری تەلەڤیزیۆنەکانیان بکە بڕۆ سەیری پەیجە سێبەرەکانیان بکە بزان ئاودەست لەوەی پاکترنیان نا لە نیشتیمانێتی قەدیمیانەوە بگرە نیشتیمانێتیشان هەبوو هەر ئاودەستێک بوو هەمووانە تەمویلیان دەکرد وەرە بارگای بارزانی تەمویلی هەندە لەو دەو شڕانەی ئەوروپا بکە وەرە وەزیری پەروەردە وەرە سەرۆکی حکوومەت وەرە ئاسایشی نیشتیمانی دەعنی ئەوە بکە وەرە مەکتەبی ڕاگەیاندن پارتی دەعمیان بکە چ کەلتورەکە تەقەنەیەکێتی ژوایە ها لە گۆڕانی ژوا بوو کە من هەموو کات دەڵێم ینی ئەگەر دەسەڵات وا دەکا ئەگەر ئێمە ژوە بکەین هیچ فەرقمان نامینێ بەس بەڕاستی دڵی دەوێت تحمل بکەی دوای ئەوە بزانی لە ئاسی لووتکەیە کە جوێن بە دایک خوشکت دەدرێت دڵی دەوێت دڵ چکۆ ئەو گوت نەچی هەموو کەس پێی دەگوتری وەڵا ئەگەربان دەبێن پێم دەکرێت بەکەی خۆم لە کامە قیادەیە بە دایک خوشی بێخوارێ بەس کە کردت تامی چ دەمینێ ینی چ پەیامەکت پێ دەمینێ دەبتە شەڕە جوێن وەکو ئیزاعی پارتی و یەکێتی نەوەتەکان هەبوو لە شەڕی ناوەخۆ بە خۆیان دەیانگوت هیچ نەما دژیەک نەیکەی هەردان دوایان شت بەس شتێکی وەکو خۆشیتانەوە دەجێڕمەوە دایان شت کۆتایی پێدێنین ئەبین هەروری هەیە ئەوە نوکتەیەکی خۆشە ینی لەو خەندە و ئەوانە تاوان ئەوانە هەموو قورمساغن ئەبین هیچی پێ نییە بەڵەوەی کچەکە و هی ناکیانە پێش و بارحاڵ ئەوە بین مەسئول ڕێگرا و دیموکراسیەکانی پارتیە دەستە ئیجتیماع نازانین دوو قسە بکە بەچ خۆی مەشغوڵ دەکا یان سەنگێکی بۆ خۆی دروست دەکا
سکرتێرەی هەیە یان سایقێکی لە گەرمەی مۆزوعەکی گرنگ کە دێتە قسە تەلەفۆن دەکرێت ئەزە ناویشی نووسە ساقێتی یان سکرتێریتی وازم ساقێتی نووستی کە تەلەفۆنەکە دێت سەرۆک بارزانانی دەرێتە جەماعەت بە ڕوخسەتان سەرۆک بارزانانی تەلەفۆنی لۆکردن دەستا ئەو لای تاان هەژنۆ جاری وەکردیا تا جارە گرتیتیان گرتیتیان بۆ زانیاریتیان یەکێک لە دەرەوە بووە بە سوتفا دەپیرکە ئەو دەنگا دەنجی ساقەکەیتی قەزم لە قورم ساغیان دێ قەزم لە قورم ساغیانی هاوڕێیان شەوێکی ئارام زۆر سوپاسان دەکەم بۆ جێ لە ڕاگرتنتان ببورن بەس ئەو کەلتورێکی زۆر قێزەوەنە دەبی هەموومان ڕسوا بکەین و شەڕە ئەوەش بەشەشکە لە شەڕە ئەگەر لە 1970کان هیچ سانسۆریان لەسەر قیادەکان نەبوو ئێستاکە ئەو سوسیال میدیای گەورەترین لەمپەرە لە ڕسواکردنی چێتان دەبێت خەڵگا بە ناوی خۆی نایە بە ناز ناوەک دێتن پەیزەکی ئەو دەکاتەوە بە سپۆنسەر دەکات و بە سەد ڕێگا هەیە بەرحاڵ فەیسبوک نییە تیکتۆک نییە یوتۆب نییە وایە ڕسوایان دەکرێت هیچیان پێ ناکرێت ئەو کەلتورە دەبی تێک بشێنین بەس ئەوەمانە ئەوە نییە هاوڕێیان ڕوخانیانە ها کورا هاوڕێیان ینی خەبات لە بۆ ئازادی دیموکراسی ڕۆژە کوتوی نییە من ئەو ڕۆژە بیرم کردەوە لەو سویدەی کە لە لووتکەی وڵاتانی دیموکراسی و ئازادیدایە دوای 100 ساڵی لە خەباتی دیموکراتی و پەرلەمانی پێشکەوتووی هەفتەکەی تر سەرۆک وەزیرانێکی ژن بەبەرکەت ئەم دەگەی زان هەتا ئێستا مەعاشی ژن و پیاوی لێرە و یەک نییە بۆیە خەبات بۆ دیموکراسی و ئازادی تەواو نییە نەوەیەکانی کەشمان هەر دەبی خەبات بکە بەس زۆر فەرقی کردیان کورکاکە لە هەولێر بوون چێ لێرە ڕەخنان نەک لە پارتی بگری لە یەکێتی بگری ئێستاکە کاکەوە دەبینە و مەسرور بارزانیا لەو سێ عەدەسەی زیندانیانی بادینان خوێنکاران کە ئەو قسەی کرد لەو کەیسەی چی لێکرا چش دەکا چەندی دەگری و دەکوژن و ئەوە دەکەن ئەوە گرنگە ئەو خەباتە گرنگە و ئەوە بەشێکە لە تێکشکانی ئەو بە قودسێتکردنات بەشێکە لە تێکشکانی دیکتاتۆرێت و بەشێکە لە پێشخستنی خەباتی دیموکراتی کە زۆر قۆناغمان بڕیا هاوڕێیان یانیان گۆ سەیر مەکەن سەرکەوتن هەر ئەوەیە بڕوخانە نا ئەمە تەنکمان کردی بڕوا بکە من برادرێک ئەوڕۆ بازی دەکرد دەگوت ئەگەر ببتە شتێک لەسەر ماڵی بارزان دەگو یەکەم کەس خوڵامەکانی خۆیان پڕیان دەدەنێ ئەوەندە لێیان داغدارن ئیتر بزانن دەی هاوڕێیان شەوێکی ئارام کاتێکی خۆش ببوورن ئەو نی سەعاتێک کاتم گرتن